أبو شموسة اثنين ئەوە یاریەکی گرینگە دوو یاری کۆتاییمان تەواو کرد و تەواوی خاڵەکانمان بەدەستێنا ئامادەی ئەو یاریەشین بۆ ئەوەی ئەنجامێکی ئەرێنی بەدەستبێنین و لە ڕێگەی پلەی یەکەمەوە کارتی شیاوی لێدەسەبەر بکەین ئینشاءڵڵا هەموو یاریزانەکان لە یاریەکەی سبەینێ لە ڕۆژی خۆیان دەبن یاریەکە گرینگە و یاریەکی سێ خاڵیە هەموو یاریەک کە دەچین بۆ ئەوەی تەواوی ئامانجەکە بەدەستبێنین تۆمارێکی باشمان هەیە بە تایبەتی دوایین بیزیاری کە ئەنجامی ئەرێنیمان بەدەستهێناوە ئێمە دەکەوینە ناو یاریەکەوە گرنگ نییە ڕکابەرەکە چەند بەهێز بێت و تموحی ئێمە ئەوەیە ئەنجامێکی ئەرێنی بەدەستبێنین من ڕاهێنەرێکی تۆپی پێم و بە دڵنیاییەوە یاری دەکەم بۆ بردنەوە لە کۆتاییدا باشترین تیم سەرکەوتن بەدەستدێنێت نامەوێت لەوە زیاتر حسابات بکەم دەزانین لەکوێ وەستاوین و هەموو شتێک دەکەین ئێمە سەیری یاریزانەکانمان کرد و ئەوانیش ئێمەیان بینی ئێمە دەزانین چۆن یاری بکەین و ئەوانیش دەزانن چۆن یاری بکەن هیچ نهێنیەک نییە هەرچەندە لە دوایین ڕوبەڕووبوونەوەمان جیاوازیەکی کەم هەیە تۆ لێم دەپرسی چێ دەباتەوە شتی سادە جیاوازی دروست دەکات لەو جۆرە یاریە گەورەدا بافیکەی ناوبژوان یاریەکە لە 0-0 دەست پێ دەکات دواتر یاریەکە بەدەست یاریزانانەوەیە ئێمە لێرەین بۆ پاڵپشتی کردنیان